ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ لە راپۆرتێکیدا ئاماژەی بەوە کردو بەڵگەی باوەڕپێکراویان لەبەردەستدا و دەری دەخات کە هێزەکانی پۆلیس و ئاسایشی تورکیا لە ماوەی 2 مانگی ڕابردوودا و لە 6 ڕووداودا لە چەند گەڕێکێکی شارەکانی دیاربەکر و ئەستەمبول پێشێلکاری گەورەیان بەرامبەر نزیکەی 14 کەس ئەنجام داوە. هیومان ڕایتس وۆچ دەژڵێت لەو حاڵەتانەش کە گەیشتونەتە دەست ڕێکخراوەکەیان چەند ڕووداوێکی دەستگیرکردنی تونت و تیژانە و لێدان و چەندین جۆری تری پێشێلکاری مافەکانی مرۆڤی تێدایە و بەپێی ئاژانسی فرانس پرێس ڕێکخراوەکە داوای لە دەسەڵاتدارانی تورکیا کردو لێکۆڵینەوە لەو دۆسیە بکات. لە حوزەیرانی ڕابردوودا پەرلەمانی تورکیا یاسایەکی دەرکرد کە مشتومڕێکی زۆری لە وڵاتە نایەوە و یاساکە دەسەڵاتێکی گەورەی داوەتە پاسەوانانی شەوانەی گەڕەکەکان بۆ ئەوەی لێپێچوونەوەی تەواو لە حاڵەتەکانی دزی و هەوڵەکانی تێکدانی ئاسایشی گشتی بکەن و بەوەش هەمان دەسەڵاتەکانی پۆلیسی ئەو وڵاتەیان دەبێت لەوانەش هەڵگرتنی چەک. لە یەکێک لەو دوو حاڵەتەدا کە با ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ گەیشتووە باس لەوە دەکرێت کە هێزەکانی پۆلیس لە کاتی چوونە سەرماڵی هاوڵاتیان خۆیان سەگەکانی پۆلیسیان هەنداوە پەلاماری قوربانیەکان بدەن و وەک بەڵگەیەکی شوێنی گەستنی سەگەکان بەجەستی ئەو هاوڵاتیانەوە دیارە. هەروەها لە دوو حاڵەتی تریشدا کە گەیشتوتە دەست ڕێکخراوەکە چەند دەستگیرکراوێک نیشان دەدات کە تۆمەتی کوشتنی ئەندامانی هێزەکانی پۆلیسیان دراوەتە پاڵ و وێنەکانیشیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراونەتەوە ڕوبەڕووی لێدان و سوکایەتی پێکردن دەبنەوە. ڕێکخراوەکە ئاماژەی بەوەش کردو کە بە دوواداچوونی یاسایی پزیشکیان بۆ حاڵەتەکان کردو و دیدار و چاوپێککەوتنیشان لەگەڵ شایەت حاڵان و قوربانیەکان و پارێزەر و کەسوکاری قوربانیەکان ئەنجام داوە. بەوتەی ڕێکخراوەکە حکوومەتی تورکیا بێ ئەوەی هیچ لێکۆڵینەیەک بکەن بوونی پێشێلکاری مافەکانی مرۆڤیان لە 4 حاڵەتدا ڕەت کردوتەوە. لەسەر ئەو بابەتەش تۆم پۆرتیۆس جێگری بەڕێوەبەری بەرنامەکانی هیومان ڕایتس وۆچ تاکید لەوە کردوتەوە کە پەنابردنی پۆلیسی تورکیا بۆ ڕەتکردنەوەی پێشێلکاریەکان بۆتە کارێکی هەمیشەیە ئەو هێزانە کەمایی نیگەرانی ڕێکخراوەکەیانە و چیتر لێ بێدەنگ نابێت.